کردنەوەی هۆڵی مناڵان لە مۆزەخانەی سلێمانی گەلەری و سەرچاوە پەروەردەیە نوێکانی مۆزەخانە بۆ ئەوەیە منداڵانی عێراق و خەڵکی زۆرتر تێکەڵ بە شوێنەوار و مێژووی ناوچەکە بکات ئاستی هۆشیاری خەڵکی ئەو وڵاتانە بەرز بکاتەوە و کە بە کەلەپوری هەمەجۆر دەوڵەمەندن دەستەیەکی شوێنەوارناسی نێودەوڵەتی و شارەزایانی بواری مۆزەخانە و کەلەپور ئامادەیان کردووە. بەڕێز جیمز تۆرنتۆن کۆنسڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان. Respectful James Thornton, General Consulate of the United Kingdom in Kurdistan region. بەڕێز مامۆستا جەمال عەبدول. Our distinguished Jamal Abdul. بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی. His Excellency the Governor of Suleimania, Mr. Haval Abu Bakr. بەڕێزان بەرپرسان بەڕێوەبەریەکە ئیدارەکانی شاری سلێمانی میوانە ئازیزەکان بە ئامادەبوونتان خۆشحاڵین. We are very happy to have you here, dear officials, representatives of the administrative institutions. Who have implemented the projects. حەز دەکەم لێرەش سوپاس و پێزانینم بکەین هاوکارانم لە بەریتانیا لە زانکۆی گلاسکۆ لەگەڵ ڕێکخراوی ئینهێرت کە پرۆژەکەیان بە ئەنجام گەاندووە. The project is part of a broader project about preserving cultural heritage. ئەم پرۆژەیە بەشێکە لە پرۆژەگەلێکی فراوان لەبارەی پاراستن و پارێزگاریکردن لە کەلەپور. دیارە ئەم پرۆژەیە لە چوارچەوەی هاوکاریەکانی قونسڵی بەریتانیە لە باوبەشی لەگەڵ بەشی دیجیتال میدیا و بەشی کەلەپور لە وڵاتی بەریتانیا چوار هاوبەش یاخود پێنج هاوبەشی هەیە یەکێک لەوانە بەڕێبەرای شوێنەواری سلێمانیە بە هاوکاری لەگەڵ زانکۆی گلاسکۆی سکۆتلەندی و مەحەدی ئینهێرت بەشی منداڵان لە مۆزەخانەی سلێمانی تایبەت بە بەشی منداڵ دیارە هەروەکو ناو مۆزەخانە ئێمە هەموو شتەکانمان بچوو کردوێتەوە بۆ پیشاندانی مێژوو شوێنەواری کوردستان و ناوچەی زاگرۆز و کوردستانی گەورە بە تایبەتی لێرە بە شێوەی منداڵان لەگە کۆمەڵک چالاکی لە خۆوەگرێ لە ناوکە دواییتر کە لە کاتی کردنەوەیە ئەیبینن کە چالاکیەکان چییە. گەلەریەکان بەرهەمی دەستەیەکی جیهانی و لێکۆڵینەوەی شوێنەواری و پاراستنی کەلەپورن دەستەیەکی کوردستانی عێراقیش پرۆژەکەی ئەنجام داوە.